سڵاو قوتابیانی ئازیزم لە وانەیەکی تر هەر لە گەرمی کالێک لەگەڵتان دەبم. تێبینیەکمان باس کرد گوتمان دەلتاچێف بۆ توخمەکان بۆ کانزاکان دەکاتە سفر ئاگادار بە بۆ چەشنە جێگیرەکانی توخم دەلتاچێفمان گوتمان دەکاتە سفر. تێبینیەکی ترمانەیە دەڵێ لە هەندێک پرسیار داوای گەرمی پێکاتنی مادەیەک دەکا دەڵێ گەرمی پێکاتنی ئەو مادەیە بدۆزۆ مەسەلەن میثانە دوانۆکسیدی کاربۆنە ئیثانە هەر مادەیە کارلێک دراوە بەڵام کارلێکی پێکاتنی مادەکە نییە یعنی کارلێکە چی دایتە تو بەپێ ئەم کارلێکە دەرێ دەلتاچێفی مەسەلەن ئاو بدۆزەوە ئەمۆنیا بدۆزەوە ئەگەر ئەتو مادێک پێک بێت پێویستە لە لای بەرهەم بێ بەڵام ئەو مادەی کە پێکاتە لە لای کار کردووە کەواتە دەڵێ ئەو مادەی بەڵام کارلێکی پێکاتنی مادەکە نییە بەڵکو کارلێکی هەڵوەشانی مادەکەیە بۆیە پێویستە هاوچێشەکە پێچەوانە بکرێ پاشان دەلتاچێفەکەی بدۆزینەوە بۆ نمونە ئەم پرسیارە وزاریە ئاگادار بە دەڵێ لەم کارلێکە یعنی بۆ ئەم کارلێکە دەڵێ 2HCl گاز زائدن 184.6 کیلۆ جول دەبێتە H2 زائدن Cl2 دەڵێ گەرمی پێکاتنی پێوانەی یعنی دەلتا HFی HCl دەکاتە بۆ شای قوتابیان زۆربەی دەڵێ مامۆستا ئەوە دەلتاش یەکسەر دەکاتە مادەمەوە دەلتاش دەکاتە ئاگادار بە غەڵەتە کا ئەم کارلێکە پێکاتنە ئەوە پێکاتن نییە و کارلێکی هەڵوەشانی HClە کەواتە مەرجیەکەم پێویستە ئەم کارلێکەکە چ لێ بکەم پێویستە کارلێکەکە پێچەوانە بکرێ مامۆستا لەبەر چ پێچەوانە بکەم لەبەرەوەی هەتا HCl بێتە بەرهەم باشە هەموو کارلێکەکە باشە دەبێتە چی یەکەم دەبتە H2 زائدن Cl2 دەڵێم دەبێتە 2HCl زائدن 184.6 کیلۆ جول ئەوە زانیم ئەوە یەکەم دوو ئایا لای کارکردت توخمە بەڵێ مەرجیەکەم بەبیری هاتەوە توخمە ئایا HCl ئاوێتەیە بەڵێ ئاوێت بەس یەک مۆڵە نەخێر یەک مۆڵ ئەگەر یەک مۆڵ با یەکسەر دەمگۆ ئەو بڕێی درایە دەکاتە دەلتا H و دەلتا Hش یەکسانە بە دەلتا H بەڵام ئێستا لێرە ئەمن دەلتا Hم هەیە دەکاتە چەند سالب 184.6 کیلۆ جول بەڵام دەلتا Hم نییە ئێمە مامۆستا یاسایەکمانە بوو دەمانگۆ دەلتا H دووەم شت یاسا بەکاربینە دەڵێن دەکاتە دەلتا HFی HCl جاران ژمارەی مۆڵی پێکاتنەکە کەواتە دەلتا HFمان نییە HClی دەڵێن دەکاتە دەلتا H لەسەر ژمارەی مۆڵی پێکاتن قوتابی ئازیزەکەم دەلتا H هەیە بەڵێ نەچی موجەبەکەی دانەی ئەمە کارلێکمان پێچەوانە کردووە دەلتا Hەکەمان سالبە دەڵێن سالب 184.6 دابەشی دوو لۆ دوو چووکە دوو مۆڵم هەیە ئەنجامی کۆتایی دەردەچێت سالب 92.3 کیلۆ جول لەسەر مۆڵ چووکە یەکەی دەلتاچێف لە بۆ مۆڵەچی دەکاتە 92.3 کیلۆ جول وەڵامی ڕاستبریتە لە سی ئاگادار بە غەڵەت نەکەی زۆربەی قوتابیان دەڵێن مامۆستا ئەو ژمارە دابە شوێی ڕاستە بەڵام ئەوە لە کار کردووە نەچی بە موجەبدانەی هەڵەیە دەبێ هاوچێشەکە پێچەوانە بکەیەوە پاشان دەلتا H بدۆزینەوە دێنە پرسیارێکی تر پرسیار دەڵێ لەم کارلێکەدا کارلێکێکمانەیە H2 زائدن 1/2O2 بوویتە H2O یعنی ئەم ئەو کارلێکەمانەیە H2 زائدن 1/2O2 بوویتە H2O دەڵێ بڕی 242 کیلۆ جول وزە دەردەپەڕێت قوتابی ئازیز بۆ ئەم کارلێکە مادەم وزە دەرپەڕی سالبە بۆ ئەم کارلێکە بڕی وزەی دەرپەڕی چەندە 242 کیلۆ جولە ئەوە بۆ ئەم کارلێکەی ئەڵێ کام لەمان هاوکێشانەی کیمیاییانەی گەرمۆکیمیاییانەی خوارەوە گەرمی بۆ پێکاتنی 4 مۆڵ لە هەڵمی ئاو دەنوێنێت 4 مۆڵ لە چێ هەڵمی ئاو قوتابی ئازیز ئەتو چەند مۆڵ ئاوت پێکاتێ یەک ئەگەر یەک مۆڵ ئاو پێک بێ 242 مۆڵ کیلۆ جول وزە دەردەپەڕێ بۆ مۆڵەچی ئەگە بۆ 2 مۆڵ بوو
دەرێم جارانی دوو ئەگە بۆ سێ مۆڵ بوو دەڵێم ئەو ژمارە جاران سێ ئەگە چار مۆڵ بوو لە پرسیارەکە پێم دەڵێ بۆ پێکەینانی چەند مۆڵ چار مۆڵ کەواتە دەڵێم دلتا H لە بۆ چوار مۆڵ چوار مۆڵ لە چێ لە H2O دەڵێم ئەو دەلتایەکەی سالب 242 جارانی چاری دەکەم دەبتە سالب 968 کیلۆ جوول ئاها کەواتە ئەو بڕا لە بۆ مۆڵەکی ئەدی لە بۆ چار مۆڵی دەکاوندا اینجا کام لەم کارلێکانە تەواوە باشە وزەی دەرپەڕی و نیشانەکەی سێ سالبە یعنی گەرمی دەر وزە لە لای کارکردو بنووسیان لە لای بەرهەم دەڵێ موزە مادەم دەلتایەکەم سالبە پێویستە لە لای بەرهەم نووسێ کەواتە لێرە لە چێ نووسرەیە لە کارکردو نووسەیە ئەی لە ئەی بەڵێ 968 کیلۆ جوول لە ئەی نووسەیە لە لای بەرهەمە کەواتە ئەم کارلێکە چوار مۆڵ ئاو پێکاتە یعنی ئەو کارلێکەمان جارانی چوار کردیەوە ئەوەندە وزە دەرپەڕە بڕی وزەی دەرپەڕیش لە لای بەرهەم دەنووسێ ئەوە بۆ چوار مۆڵ ئێگە و جارە لە بزاری بۆ تاتەوە ئەم هاوچێشەیدا گوتی بڕی وزەی دەرپەڕی و بۆ مۆڵێک ئاو چەندە و جارە یەکسەر ئەو بۆ چار مۆڵە دابەشی چاری دەکەین یەکسەر دەبێتەوە بۆ مۆڵک کەواتانجین دەبێتەوە 242 کیلۆ جوول ئاگا داربە کەواتە وەڵامی ڕاست بریتە لە چێ بریتە لە ئەی وەڵامی سیش هەڵەیە چووکە لەگەر کارکردن نووسەیە وەڵامی دی هەر پێکاتن نییە ئاگادار بە لێکەڵوەشانی ئەوە نابێ ئەینجا بابەتێکمان هەیە جێگیری ئاوێتەکان و گەرمی پێکاتن ئێمە گوتمان گەرمی پێکاتنی توخمە سربەستەکان یاخود ئەوانەی چەشنە جێگیرەکانی توخم گوتمان کانزا و ناکانزا دەکاتە چەند دەکاتە سفر ئاگادار بە بەڵام ئەمە ئێستا باسی چێ دەکەین باسی ئاوێتە دەکەین قوتابی ئازیزەکانم هەر ئاوێتەیە گەرمی پێکاتنی تایبەت بەخۆی هەیە لە ڕێگەی تاقیکردنەوە دۆزراوەتەوە ئەینجا ئەگەر دلتا HFی ئاوێتە درا دلتا HFی چێ ئاوێتە دەشێ ئەو دلتا HFە سالب بێ و دەشێ ئەو دلتا HFم موجب بێ مامۆستا ئەگەر سالب بچی دەگەینی ئەگە موجب بچی دەگەینی ئەگەر دلتا HFەکەمان سالب بوو دەڵێم ئاوێتەکە جێگیرە قوتابی عزیز تاکو بە سالبیش گەورەتر بی ئاوێتەکەم جێگیرتر و ئارامتر دەبی بەڵام ئەگەر دەلتای HFەکەم موجب بوو ناجێگیرە کەواتە تا بە موجبیش گەورەتر بی دەلتای HFی ئاوێتەکەم ناجێگیرتر دەبی ئەینجا لەسەر ئەو ئەساسە ئێمە سێ ئاوێتەمان هەیە لە کتێبەکەت باسکرێک ئێستا ڕوونی دەکەینەوە ئەم سێ ئاوێتەیە مەرجە قوتۆی قوتابی بیزانی کە دەلتای HFەکەیان موجبە و مەرجیشە بێزانی دەڵێن تێبینی ئاوێتە کەنجین زۆر زێگیر دەبی دەبی دەلتای HFی بە سالبی بەرز بێ ئەگەر بڕێکی زۆر وزە لە کات پێکاتنی ئاوێتەکە دەربپەڕێ ئەگەر وزە دەربپەڕێ نیشانەی دەبێت چبی سالب بێ کەواتە دەلتای HFەکەی سالب بێ ئاوێتەکەمان چیا ئاوێتەکەمان جێگیرتر و ئارامتر دەبێ وە گەرمی پێکاتنی بایەکی سالبی گەورەی هەبێ تاکو دەلتا HF بە سالب گەورەتر بێ ئاوێتەکە جێگیرتر دەبی بۆ نمونە دەلتا HFی ئاوێتەی ئەی وەگرین دەڵێن دەکاتە سالب 100 کیلۆ جوول لەسەر مۆڵ هەر ئاوێتەیەکە ناوی ئەیە دەلتا HFی ئاوێتەی بیم هەیە دەکا سالب 500 کیلۆ جوول لەسەر مۆڵ پرسیار کام لەم دوو ئاوێتەیە جێگیرە هەردووچیان چۆن زانیمان لەبەر ئەوەی هەردووچیان دەلتا HFەکەیان چییە سالبە هەردووچیان جێگیرن ئەی مامۆستا کامیان جێگیرترە چێ بە سالب گەورەترە دەڵێن ئاوێتەکە جێگیرترە کەواتە هەردووچیان جێگیرن بەڵام کامیان بڕی وزەی دەرپەڕیوی زیاترە ئەو سالبە سالبی جەبری نییە ئاگادار بە لە بیکاری دەمانگو سالب 500 گچکەترە سالب 100 گەورەترە بەس ئەوە لە بیکاری بەڵام لێرە نیشانەیە لە بۆ وزەی دەرپەڕی و ئاگادار بە بڕی وزەی دەرپەڕیوی زیاترە بڕی وزەی دەرپەڕیوی کەمترە کەواتە ئاوێتەی بی دەڵێن جێگیرترە ئاگادار بە هەتا بڕی وزەی دەرپەڕی و بە سالب گەورەتر بی ئاوێتەکە جێگیرتر و ئارامتر دەبی تێبینی
ئەو ئاوێتانە گەرمی پێکاتنی موجەبیان هەیە یعنی دلتا HF یان موجەبە یان بەهایەکی سالبی کەمیان هەیە یان سالبەکەیان دلتا HFەکەیان سالبی زۆر کەم ئەوە لە ڕاستیدان چنە ناجێگیرن ئاگادار بە تێبینی هەرچەندە ئاوێتی گەرمی پێکاتن بایەکی سالبی گەورەیە بێت ئەوە ئاوێتەکە جێگیرتر و ئارامتر دەبێت بەڵام تێبینی هەرچەندە گەرمی پێکاتنی ئاوێتەکە بەهایەکی موجەبی هەبێ ئەوە ئاوێتەکە ناجێگیرتر دەبێت هەتا بەهای موجەبی گەورەبی ناجێگیرتر دەبی اینجا لەسەر ئەو ئەساسە لە کتێبەکەت باسی سێ ئاوێتی کردیا مەرجە قوتابی ئازیز ئەو سێ ئاوێتی بزانی یەکێک لەوانە یۆدیدی هایدرۆجین HI دەڵێ لە پلەی گەرمی ژوور لێ کەڵدەوەشێ دەبتە گازی هایدرۆجین یۆدی بنەوشەیی یۆدی چێ بنەوشەیی دەڵێ بەڵام گازی یۆدیدی هایدرۆجین لە پلەی گەرمی ژووردا لێ کەڵدەوەشێ تەماشا قوتابی ئازیز ئەگەر ئەو مادەی گۆڕی هەر مادێک دانی لە پلەی گەرمی ژوور لێ کەڵوەشە ئایا ئەمن لە تۆی دەپرسم جێگیرە یان ناجێگیرە بێگومان دەڵێن ناجێگیرە کەواتە هەر ئاوێتێک لە پلەی گەرمی ژووردا لە خۆیەوە لێ کەڵوەشە دەڵێن ناجێگیرە کەواتە دلتای HFەکەی موجەبە یان سالبە موجەبە کەواتە چونکە ئاوێتەکە جێگیر نییە بەهۆی بەرزی گەرمی پێکاتنەوە کە بەهایەکی موجەبی بەرزی هەیە هەڵدەوەشێت دەبێتە هەڵمی یۆدی بنەوشەیی و لەگەڵ پێک دێت دەلتای چێفی HIش 26.5 کیلۆ جوول لەسەر مۆڵە ئەگەر بیزانی خراپ نییە ئاگادار بە گەرمی پێکاتنی یۆدیدی هایدرۆجین 26.5 کیلۆ جوولە دین ئەو جارە مادەیەکی ترمان هەیە فلمیناتی جیوە ئاگادار بە HgC2N2O2 مادەیەکە لە بروسگلێدەری تەقەمەنی بەکاردێ یعنی بۆ تەقەمەنی بەکار دێ فلمیناتی جیوە وەک داگیرسێنەر بروسگلێدەری تەقەمەنی بەکاردێ لۆ دەڵێن چونکە ئاوێتەکە ناجێگیرە گەرمی پێکاتنی موجەبی بەرزیە بۆ نمونە فلمیناتی جیوە نزیکەی 270 کیلۆ جوول بە موجەب بەرزە کەواتە دلتا HFەکەی موجەبی بەرزە مادە موجەبی بەرزە ناجێگیرە بۆیە لە فلیمنیاتی جیوە بەکار دێ لە دروستکردنی تەقەمەنی بەکاردێ ئاخیر ئاوێتە ئێمە لە ئیشی لە حیمکاری گازێک بەکاردێنین پێی دەرین گازی ئەسترین ئینشاءالله لە بەندی نۆش دەگەینێ گازی ئەسترین ئاگادار بە گازێکە لەگەڵ ئۆکسسیجین تێکەڵ دەکرێت دەبێتە گڕی ئۆکسی ئەسترینی بۆ بڕینەوە و لکاندنی کانزا بەکاردێ اینجا ئەو گازە نابی لە بتڵێکی ئاسایە ژێ دەبێت لە ناو ئەسیتۆن لە لولەکی پۆڵا ینی ئەستور یعنی پتە و هەڵبژیرێ بۆ چونکە ئەم گازە گەرمی پێکاتنێکی موجەبی بەرزەیە دەبزوو لێک هەڵدەوەشێ ئاگا داربە بۆچی گازی ئەستلین دەڵێتن پێویستە بە تواوەی لە ناو ئەسیتۆن لە لولەکی پۆڵادا لە لولەکی چێ پۆڵادا هەڵبژیرێ دەڵێن چونکە زۆر بە توندی لەگەڵ ئۆکسسیجین کارلێک دەکا گەرمی پێکاتنی موجەبی بەرزیەیە و ناجێگیرە بۆ نمونە گەرمی پێکاتنەکەی 226.7 کیلۆ جوولە بە موجەب بۆیە ناجێگیرە ئاگا داربە اینجا دین پرسیارێکی وزاری شیکارکەین لەسەر جێگیری و ناجێگیری ئاوێتەکان کە 2020 خولی یەکەم هاتۆتەوە ئەم پرسیارە دەڵێ چی دەڵێ ئاوێتەیەک جێگیرتر دەبێت ئاگادار بە ئاوێتە جێگیرتر دەبێت باشە مادەم جێگیرتر دەبێ ئەتو سالبت لەبیر بێ باشە بە ئاسانی ئاگادار بە قوتابی ئازیز بە ئاسانی لێک هەڵناوەشێ زۆربەی قوتابیانی ئێمە ئەو نونە نابینن کاکە هەڵناوەشێ مادەم شتێک هەڵنەوەشە جێگیرە و سالبیشە دەڵێن ئاوێتەکە جێگیرتر و بە ئاسانی لێک هەڵناوەشێت ئەگەر گەرمی پێکاتنەکەی چۆن بێ دەبێت گەرمی پێکاتنەکەی سالب بێ سالبی بەرز بێت یعنی سالبی زۆر بێ ئایا بچووک و سالب بێ بە ئاسانی لێکەڵ ناوەشێ کەواتە بچووک نەبێ سالب بێ بەس بچووک نەبێ بچووک و موجەب بێ نەخێر گەورە و سالب بێ بەڵێ بە ئاسانی لێک هەڵ ناوەشێ بۆیە دەرتای چێفەکەی سالب و گەورە بێت ئاگا دار بە وەڵامی ڕاست بریتە لە سی اینجا وەکو ڕوونکردنەوەک گوتمان جێگیری ئاوێتەکان و گەرمی پێکاتنیان گوتمان دوو جۆر ئاوێتەمانەیە یان دەرتای چێفیان موجەبە
یان دەلتای چێفیان سالبە ئاگادار بە دەلتای چێف سالب بوو ئاوێتەکە جێگیرە موجب بوو ناجێگیرە اینجا قوتابی ئازیز زۆر جار نانیشتی موجب دەڵێ دەلتای چێف گەورەتر لە سفر گەورەتر لە سفر ینی چێ موجب ینی چێ ناجێگیر ئەی دەلتای چێف بچووکتر لە سفر یعنی چێ سالب یعنی چی جێگیر ئەینجا تا سالبی بەرز بێ زۆر جێگیرە سالبی نزم بێ کەمتر جێگیرە سالبی نزم بێ کەمتر جێگیرترە ئاگادار بە ئەوە ئێرەیە ئاتەوێندەر ئاگادار کەمتر جێگیر کەمتر جێگیر دەبێت دوو ئەگەر موجەبی نزم بوو کەم ناجێگیرە بەس ناجێگیریەکەی کەمترە موجەبی بەرز بێ زۆر ناجێگیرە ئاگادار بە دین پرسیاری 2024 خولی یەک دێن لەسەر جێگیری و ناجێگیری ئاوێتێک گوتمان ئاوێتە زۆر جێگیرتر دەبێ ئەگەر گەرمی پێکاتنەکەی سالبی بەرز بێ ئەگەر گەرمی پێکاتنەکەی چبی سالبی بەرز لەسەر ئەو ئەساسە 2024 خولی یەکەم دەڵێ ئەگەر گەرمی پێکاتنی پێوانەی هەر یەکە لە گازی دوانۆکسیدی گۆگرت گازی ئەستلین یۆدیدی هایدرۆژین گاز دوانۆکسیدی کاربۆن بە یەکەی کیلۆجول لەسەر مۆڵ یەک لە دوای یەک یعنی قوتابی بەرز کە دەڵێ یەک لە دوای وەرە بۆ خۆت بنووسە بڵێ ئەوە دەبێتە ESO2 ئەوەیان دەبێتە گازی ئەستلین باشە ئەوەیان یۆدیدی هایدرۆژین باشە ئەوەیان گازی دوانۆکسیدی کاربۆن دەڵێ کام لەمانە یان پێت دەڵێ جێگیرترە یان پێت دەڵێ ناجێگیرترە ئێتا دەلتا HF بە سالب بی و گەورەتر بی جێگیرترە باشە جارێ موجەبەکان فرێدە HI ئەوەم فرێدە ئەستلینم فرێدە یعنی ئەوە و ئەوە ڕووی شەڕەکە لە مابینی چێە لە مابینی ئەیودیە باشە چێ بە سالب گەورەترە جێگیرترە باشە سالب 296 گەورەترە یان سالب 394 چکەوە وزێ ئەو وزەی دەرپەڕیوە نەک بە سالبی بیکاری سالب 394 گەورەترە کەواتە وەڵامی ڕاست دەڵێن دەلتا HFەکەی سالب 394 کیلۆجول بڕی وزەی دەرپەڕیوی زیاترە لۆیێ ئاوێتەکەم جێگیرترە هەردووچیان جێگیرن بەڵام CO2 جێگیرترە لە SO2 ئەوە چێ بوو گەرمی پێکاتنمان باس کرد زۆری دووەم کە زۆر گرینگە قوتابی ئازیز بزانی ئەویش گەرمی سووتان با بزانین گەرمی سووتان چیە گەرمی سووتان ئاگادار بە گەرمی سووتان دەلتا HC بە دەلتا HC هێما دەکری دائیمەن سووتان بریتێ لە بڕی وزەی دەرپەڕی و تێبینی قوتابی ئازیز هەموو سووتانێکیش پێویستی بە گازی ئۆکسجینە یعنی دەبی گازی ئۆکسجینت هەبی لە لای کارکردو مەرجە گازی ئۆکسجینەبی پێشەوەی پێناسەکە باسکەین گەرمی سووتان دەڵێن بە یەکەی کیلۆجول لەسەر مۆڵ دەپیورێ بۆ مۆڵێک هێماکەی چیە دەلتا HC کەواتە گەرمی سووتان دەلتا HC بریتە بە گەرمی دەرپەڕی لە کاتی سووتانی دوو مەرجێ عینەوەکە و مۆڵێکی مادە اینجا لێرە دەشێت توخم بێ دەشێ ئاوێتە بێ مۆڵێکی چێ مادە لە بڕێکی تەواوی گازی ئۆکسجین دەڵێن گەرمی سووتان کەواتە قوتابی عزیز بریتە لە بڕی وزەی دەرپەڕی و لە ئەنجامی سووتانی مۆڵێکی مادە لە بڕێکی تەواوی ئۆکسجین و بە یەکەی کیلۆجول لەسەر مۆڵیش دەپیورێ تێبینیم قوتابی عزیز چون لە گەرمی پێکاتن دوو مەرجتە بوو لە گەرمی سووتانیش ئاگادار بە لە گەرمی سووتان دوو مەرجت هەیە یەکەم هەردوو مەرجەکەشم لە لای کار کردووە یعنی مەرجەکانم لە لای بەرەمی نییە یەکەم یەک مۆڵ مادەت هەبی لە لای کار کردو مەرجەکانم لە لای بەرەمی نییە ئاگادار بە لە سووتان ئەوە یەکەم مەرج دوو زائیدەن O2 هەبی یعنی ئۆکتو لە هاوچێشەکە بێ ئەینجا دەبێتە کارلێکی چێ دەبێتە کارلێکی سووتان یەکەم دەڵێ لە هاوچێشەی سووتاندا یەک مۆڵ مادە سووتاوەکە لە کارکردو دابدرێ ئەوە مەرجی یەکەم دوو مەرجی دووەم دەبێ گازی ئۆکسجین لە کارکردو لەگەڵ مادە سووتاوەکە دابنێ لەگەڵ مادە سووتاوەکە
دابنێ. تێبینی سێهم ئاوێتە ئەندامیەکان ئەوانەی کە کاربۆن و هایدروجین یان کاربۆن هایدروجین ئۆکسسیجینیان تێدایە لە کاتی سووتانیان بەرەمی هاوچێشەکەیان بریتە لە CO2 H2O کە ئێستا دێن بە هاوچێشە ڕوون دەکەینەوە. اینجا دین پرسیارێکمان هەیە سۆنیەتی نووسینی هاوچێشەی سووتان. باشە بابزانین کو هاوچێشەی سووتان بنووسین. پرسیارێکی دەنووسین دەڵێن پرسیار هاوکێشەی سووتانی ئەمانە بنووسە. باش ئەگەر ئەمانە بسووتێ بۆ نمونە کاربۆن بسووتێ، دوایە هایدروجین بسووتێ، گۆگرد بسووتێ، نایترۆجین بسووتێ. باشە ئەو جارە CH4 بسووتێ، C2H5OH بسووتێ، ینی بۆ نمونە C3H8 بسووتێ، یان ئاوێتەیەکیت کە با بنووسین CH3COH ترشی سرکە بسووتێ کە دەڵێ ئەمانە هاوشێشەی سووتانیان بنووسە. قوتابی ئازیز هیچ خۆت هیلاک مەکە، یەکسەر سەهمێکی بکە بڵێ مادەی سوتاو 1 مۆڵێک مادەی سوتاو ئەوە یەک بڵێ زائیدەن ئۆکسجین ئەوەندەی بنووسە یەکسەر ئەوە کارێکی سووتانە. باشە یەکەم شت دەڵێ کاربۆن بسووتێ، دەڵێم کاربۆن زائیدەن ئۆکسجین چەند مۆڵ؟ 1 جارێ لە بەرهەمەکەی گەڕێ. 2 دەڵێ هایدروجین بسووتێ، دەڵێم H2 1 مۆڵ یەکسەر دەرێم زائیدەن ئۆکسجین. ئەو جارە گۆگرد بسووتێ، دەڵێم CO2 باشە زائیدەن O2. ئەو جارە نایترۆجین بسووتێ ئەگەر خۆی پێم بڵێ NO2 با پەیدا بێ یان خۆی پێ دەڵێ NO پەیدا بێ. باشە ئەوانەمان نووسی ئەنجامە هەردوو هاوچێشە دەنووسین. باشە ئەگەر پێمان بڵێ NO2 پەیدا بێ یان با NO پەیدا بێ بە پێی دراوی پرسیارەکە ئاگادار بە ئەوانەمان نووسی. ئەمانە ئەندامین. ئەدی هاوچێشەی کیمیای ئەندامیەکان ئاوێتە ئەندامیەکان. قوتابی ئازیز ئاوێتە ئەندامیەکان بۆ نمونە ئەگەر CH4 بسووتێ وەرە ئەو جارە C2H5OH بسووتێ زائیدەن ئۆکسجین، ئەو جارە C3H8 بسووتێ زائیدەن O2، ئەو جارە ترشی سرکە CH3COH زائیدەن O2 بسووتێ. قوتابیان یەکەم جار 1 مۆڵ لە مادە سوتاوەکان دادەنین. باشە ئەینجا تێبینی ئەوانە ئاوێتەی ئەندامین. ئاوێتەی ئەندامی دەبێت کاربۆن و هایدروجینی تێدا بێ یاخود کاربۆن هایدروجین ئۆکسجین. ئینجا قوتابیان بەرهەمی وانە جیاوازە لەگەر ئەو لایە ئاگادار بەوانە توخمن. یەکەم شت ئەگەر هایدروجین بسووتێ کاربۆن بسووتێ یەکسەر دەڵێم دەبێتە CO2. باشە 1 کاربۆن 2 ئۆکسجین کارلێکەکەم هاوسەنگە. وەرە هایدروجین بسووتێ دەبێت تۆی پێکەینانی گەردی ئاو. باشە نابی دەستکاریەکەم چونکە دەبی مۆڵی سوتاو چەند مۆڵبی 1. باشە دەرێم 1 جاراندوو هەردوو 1 جاراندوو هەردوو لەبیرتە دەمانگۆ ئەگەر تاکمان هەبوو دەڵێن ئێرە تاکە تاک دابەشدوو دەمانگۆ 1 لەسەر 2. ئەوە هاوچێشەکەشم هاوسەنگە. گۆگرد بسووتێ گۆتمان دەبێتە SO2 هاوسەنجیکەن 1 گۆگرد 2 ئۆکسجین 1 N2 1 جاراندوو وەرە نایترۆجین هاوسەنگە 1 جاراندوو 2 1 جاران 1 دەبی دووەچی لێرە دانم. دەتوانم ئەو لایە دەستکاری کەم بەس بەی شێوێک لە سووتان ناتوانم مۆڵی مادەی سوتاو مەرجە چەند مۆڵبی 1 مۆڵ مەرجی یەکەم زائیدەن مەرجی دووەم 1 جاراندوو 2 جاراندوو دەڵێم دەکات 4 لێرەش دووەکدا دەنێم 2 جاراندوو 4 بەس مۆڵی سوتاو دەستکاری ناکەین. ئەی مامۆستا لەو هاوچێشەیەکە گوتی نایترۆجین بسووتێ بۆ پێکەینانی NO ئەگەر خۆی لە پرسیارەوەی گوت دەڵێم 1 جاراندوو هەردوو دووەچی لێرە دادنێم 2 جاران 1 2 جاران 1 2 1 جاراندوو هەردوو ئەوە هاو سەنگە ئاگا دار بە.
تێبینی قوتابی ئازیزەکەم لە کاردێکی سووتانی ئاوێتی ئەندامی بەبێ بیرکردنەوە ئەگەر ئاوێتەکەت ئەندامی بوو لەگەر ئۆکسجیندانێ بەرهەمی هەر هەمویان بریتە لە CO2 H2O یاڵە بەرهەمی سووتانی ئاوێت ئەندامیەکان چییە؟ CO2 H2O ئەندامیە بەڵێ بەبێ بیرکردنەوە یەکسەر بڵێ CO2 پێک دێ H2O ئاسانتری کەملۆت بڵێ کاربۆنمەیە لەگە ئۆکسجینی بۆ CO2 هایدروجینمەیە لەگە ئۆکسجینی بۆ H2O کاربۆنمەیە O2 CO2 هایدروجین لەگەر O2 H2O وەرەوەیان کاربۆن لەگە ئۆکسجینی یەکسەر برێ CO2 و هایدروجین لەگە ئۆکسجینی H2O ئەوەیان دەی کاربۆنمان هەیە یەکسەر CO2 H2O قوتابی ئازیزەکەم ئەومان نووسی وەرە هاوسەنجیکە تێبینی لە کاتی هاوسەنگکردنی هاوچێشەی چێ کیمیای مادە ئەندامیەکان سەرەتا کاربۆن هاوسەنگکە دوایە هایدروجین پاشان ئۆکسجین ئاگاد لەو تێبینی هەبی سەرەتا کاربۆن دوایە هایدروجین ئاخیرشت ئۆکسجین هاوسەنگکە باشە یەکەم یەک کاربۆنمەیە دەڵێم یەک کاربۆن باشە چەند هایدروجینمەیە چوار لێرە دوو دەڵێم دوو جاران دوو چوار ئەی مامۆستا ئۆکسجین چۆن هاوسەنگکەم ڕێگەچی ئاسان پێ برێم چۆن ئێرە ببینینەوە باشە چۆن ئەو ئێکسە ببینینەوە دەڵێن ئەو ئێکسا XO2 چۆن ببینمەوە دەڵێم دەکاتە ئۆکسجینی مادەی بەرهەم هاتووەکان یعنی لە لای بەرهەم چەند ئۆکسجین تێە کەم ئۆکسجینی مادەی سوتاو قوتابی ئازیز مادە سوتاوەکە نەک ئۆکسجینەکە خۆی مادە سوتاوەکە ئێستا لێرە سفر ئۆکسجین لێرە یەک ئۆکسجین لێرە سفر لێرە دوو ئۆکسجین دابەشی دوی دەکەن وەرە یەک جاران دوو دەکاتە دوو ئۆکسجین دوو جاران یەک دەکاتە دوو ئۆکسجین باشە دوو کۆ دوو دەکات چار دەڵێن چار ئۆکسجینم لە بەرهەمەیە کەم مادەی سوتاوەکە سفرە چار کەم سفر دابەش دوو دەڵێن دەکاتە دوو جاران دوو چار لەولاش چار ئۆکسجینم هەیە وەرە ئاوێتەی دووەم یەک جاران دوو کاربۆن دەڵێن دوو کاربۆنمان هەیە 5 کۆ 1 6 دەڵێن سێ هایدروجینمان هەیە ئەی مامۆستا ئۆکسجینەکە چۆن ببینمەوە ئاسانە دەڵێن ئۆکسجینی لای بەرهەم دوو جاران دوو دەڵێن چار گەردی لە ئۆکسجین سێ جاران یەک دەکا سێ چار کۆ سێ دەکاتە 7 ئۆکسجینم لە لای بەرهەم هەیە ئەوە 7 ئۆکسجین ئەدی مادە سوتاوەکە چەندە یەکە 7 کەم یەک دابەش دوو 7 کەم یەک 6 دابەش دوو سێ کەواتە دەڕێم سێ ئۆکسجین ئەینجا دێم ئەوە سێ گەردی لە کاربۆن سێ دادەنێم هەش گەردی لە هایدروجین دەڵێم دەکاتە چار دێم ئۆکسجینی هاوسەنگکەم کو ئۆکسجینی هاوسەنگکەین مامۆستا زۆر بە ئاسانترین شێوە دەڵێن دوو جاران سێ دەکاتە 6 چار جاران یەک دەکاتە چار 6 کۆ چار دەکاتە 10 ئۆکسجین 10 ئۆکسجینم لە لای چی هەیە لە لای بەرهەمەیە باش ئەدی مادەی سوتاوەکە نیتم سفر 10 کەم سفر دابەش دوو دەکاتە 5 جاران دوو 10 ئەوە هەمویان هاوسەنگە بسینە ئاوێتەی کۆتا دێین لێرە ئەگەر ئۆکسجین هاوسەنگکەین گۆتمان ئەو جارە دوو لێرە چەند کاربۆنمانەیە دوو کاربۆن دووەک لێرە دادەنین چەند هایدروجین سێ لەگە یەکی چار دووەکی لێرە دادەنین ئاگا داربان دەڵێن دوو جاران دوو دەبتە چار ئۆکسجین دوو جاران یەک دەبتە دوو چار کۆ دوو قوتابی ئازیزەکەم دەکا 6 ئۆکسجینم لە بەرهەمەیە کەم مادە سوتاوەکە چەند گەردی لە ئۆکسجین تەیە دوو دابەشی دوویکە 6 کەم دوو دەکات چار دابەش دوو دەکات دوو جاران دوو دەکات چوار کۆ دوو دەکات 6 یەکسانە بە 6 ئەوە چێ لە کاتی هاوسەنگکردنی هاوچێشەی سووتان مەرجە قوتابی ئازیز یەک مۆڵ مادە لە کارکردوو دەنووسم زایدەن ئۆکسجین ئەگەر ئاوێتەکەشم ئەندامی بوو بەرهەمی سووتانەکەی بەبێ بیرکردنەوە دەڵێم CO2 H2O یەکەم جاریش کاربۆن هاوسەنگ دەکەم دوایە هایدروجین هاوسەنگ دەکەم پاشان ئۆکسجین هاوسەنگ دەکەین ئەینجا دین یاسایەکمان هەیە کو دلتا H یاسایەکمان هەبوو
دەمانگوت دەلتا ئێچف جاران ژمارەی مۆلی پێکاتن لێرە یاسایەکمانێ دەڵێن دەلتا ئێچ یەکسانە بە گەرمی سووتان جاران ژمارەی مۆلی چێ ژمارەی مۆلی مادە سوتاوەکە ژمارەی مۆلی مادە چێ سوتاوەکە ئەگەر سووتان یەک مۆل بوو لە چ کاتێک لە چ کاتێک دەلتا ئێچ یەکسانە بە دەلتا HC قوتابی ئازیز دوو مەرجمەیە مۆڵێک مادە دەبێت لە چێ بێ لە کار کردو بێ زائیدەن دەبێت چێشمە بی ئۆکسجین هەر کاتێک ئەو دوو مەرجەی تێدا بۆچی ئەو هاوکێشانەی سەر و نووسیمان دەلتا ئێچ یەکسانە بە دەلتا HC ئاگا داربە دێن پرسیارێکشی کاکەین دەڵێ گەرمی سووتانی گازی ئەستلین قوتابی ئازیزەکەم دەڵێ گەرمی سووتانی گازی ئەستلین دەکاتە سالب 1300 کیلۆجول لەسەر مۆڵ یعنی قوتابی ئازیزەکەم ئەوە دەلتا HCە باشە ئایا بڕی وزەی دەرپەڕی چەندە دەڵێ ئایا بڕی وزەی دەرپەڕی ینی دەلتا H چەندە لە کاتی سووتانی 52 گرام قوتابی ئازیزەکەم ئەوە بارستەیە گرامی لەگەرە لە ئەستلین ئەگەر بزانی بارستەی مۆلی گازی ئەستلینیشیدا ئێمە گەل لە بیربی گوتمان ئیشمان لەگە مۆڵە یەکەم شت ئەتو دەبی مۆلی ئەستلین بدۆزیەوە دەڵێن بارستە لەسەر بارستەی مۆلی 52 جارە دابەشی 26 دەکەین دەبێتە 2 مۆڵ لە مادەی ئەستلین سوتایە باشە یاسایەکمان هەیە دەڵێن دەلتا ئێچ یەکسانە دەلتا HC جاران ژمارەی مۆلی مادەی چێ سوتاو دەلتا HC مەیە دایدەنم ژمارەی مۆلی سوتاویشم دیتەوە دووە یەکسەر سالب 2600 کیلۆجول وزە دەردەپەڕێ ئاگادار بە وزە دەردەپەڕێ چەند وزە دەردەپەڕێ 2600 کیلۆجول وزە دەردەپەڕێ ئاگا لەو تێبینیە هەبێتن اینجا دێن پرسیارێکی کتێبی ڕاهێنانمان هەیە بزەبت ئەو کتابە لە کتێبی ڕاهێنان ڕەش سپی ئەو پرسیارەی تێدایە دەڵێ ئەگەر گەرمی سووتانی گازی ئەستلین وەکو ئەوی تازە نووسیمان بکاتە سالب 1301.1 کیلۆجول لەسەر مۆڵ دەڵێ یەکەم شت هاوکێشەی کیمیایی هاوسەنجی تەواو سووتانی گازی ئەستلین بنووسە باشە ئەگەر هاوکێشەک بسووتێ ئەمە گوتمان مەرجە یەک مۆڵ لە مادە کارکرد و زایدەن ئۆکسجین بەرهەمەکەم چییە CO2 باشە دەڵێن دوو کاربۆنمانەیە دوو ئایدرۆزین باشە ئۆکسجین دوو جاران دوو چار لەگەیەکی 5 باشە 5 ئۆکسجینی مێ لەو لای چم نییە دەڵێن 5 لەسەر 2 ئاگادار بە 5 لەسەر 2 ئەوە هاوکێشەی سووتانەکەمان نووسی قوتابی ئازیز دەڵێ ئەوەندە وزە بە سالب ئەوە لە گەرمی سووتانی گازی ئەستلین ئەگەر یەک مۆڵ بسووتێ ئەوەندە وزە دەردەپەڕێ کەواتە بریوزەکەی دەبێت لە لای بەرهەم بنووسم یان لە لای کارکردو دەبێت لە لای بەرهەم بنووسم لۆ وزە دەرپەڕیە سووتانە کەواتە پێویستە لە لای بەرهەم بنووسێ ئەوە زانیمان کەواتە ئەگەر مۆڵک سووتا ئەوەندە وزەمان لە بۆ پێک دەیاخود دەردەپەڕێ باشە لقیبا دەڵێ ئەگەر 0.25 مۆڵ لەو مادەی بەپێی هاوکێشەکەی یەکەم سووتا کارلێکی کرد ئەو وزەی لە کارلێکەکە دەردەپەڕێت چەندە ئەمە نووسیمان دەلتا H یەکسانە بە دەلتا HC جاران ژمارەی مۆلی سووتاو باشە قوتابی عزیز ئەمە دەلتا HCەکەمان هەیە سالب 1301.1 جارانی 0.25کە ئەنجامی کۆتایی دەبێتە سالب 325.3 کیلۆجول وزە دەردەپەڕێ ئەوە لە بۆ مۆڵە چیە ئەوە لە بۆ چارێگە مۆڵە چیە 0.25 مۆڵ کەواتە بەپێی یاساکە دەبینینەوە دەڵێن دەکاتە سالب 325 کیلۆجول 0.3 کیلۆجول دەرپەڕێ پرسیار دەڵێ ئەو جارە چەند گرام لەوەمان پێویستە بۆ کارلێکەکە بەپێی هاوکێشە یەکەم بەپێی هاوکێشە چێ یەکەم بۆ دەرپەڕاندنی 3900 کیلۆجول وزە ئەوە لە بۆ چەند مۆڵە ئەگەر یەک مۆڵ بسووتێ ئەوەندە وزە دەردەپەڕێ ئەو دەرێت چەند گرام پێویستە بسووتێ هەتاوەکو 3900 کیلۆجول وزە دەربپەڕێ باشە ئەمە یاسایەکمان هەیە بەبیرتێک دەمانگۆ دەلتا H
یەکسانە بە دەلتا HC جاران ژمارەی مۆڵی سوتاو بەڵێ باشە ئەمە ئێستا دەلتا Hمان هەیە و دەلتا HCشمان هەیە لە پرسیار شێمان دیار نییە مۆڵمان دیار نییە کەواتە دەرێم ژمارەی مۆڵی سوتاو ناکاتە دەلتا H لەسەر دەلتا HC باشە مۆڵ دەڵێن دەکات دەلتا H لەسەر دەلتا HC 3900 دابەشی دەلتا HCەکە دەکاتە 3 مۆڵ ئەمن مۆڵی ماد ئاوێتەکەم دیتەوە بەڵام لە پرسیار دەرێت چەند گرام ئەمە ئیشمان بە چیە بە گرامە ئەینجا ئەمن دەبی مۆڵی بگۆڕم لە بۆ بارستە ئەمن یاسام هەیە یاسامانەیە دەڵێن مۆڵ یەکسانە دەڵێن دەکاتە بارستە لەسەر بارستەی مۆڵی ئەی مامۆستا بارستە دەکاتە چی گوتمان دەکاتە مۆڵ جاران بارستەی مۆڵی مۆڵ جاران بارستەی مۆڵی چکە بارستە دەکاتە چێ مۆڵ جاران بارستەی مۆڵی قوتابی ئازیز لە پرسیارەکە بارستەی مۆڵی دەداتی ئاگادار بە بارستەی مۆڵی گازی ئەستلین دەکاتە 26 گرام لەسەر مۆڵ ئەتو مۆڵەکە دیتیتەوە بەڵێ 3 مۆڵت هەیە بارستەی مۆڵیەکەشت 26 پێویستت بە 78 گرام هەیە هەتاوەکو 3900 کیلۆ جلوزە دەربپەڕێ ئاگات لەو تێبینیەش هەبیتن پێویستە جاروایە مۆڵ بدۆزیەوە جارواژ دەتوانی بارستە بدۆزیەوە چەند پرسیارێکی وزاریمان هەیە بە پرسیاری یەکەم دەست پێ دەکەین پرسیار دەڵێ لەم کارلێکە یعنی ئەتوو بڕیار بە پێی کارلێکەکە بدە باشە دەڵێ ئەم کارلێکەکی دایتە من دەڵێ CO باشە زایدەن یەک لە سەر 2 ئۆتو بیتە CO2 و بڕی ئەوەندە وزەش لە لای بەرهەم نووسرایە یعنی ئەوە بریتە لە دەلتا H یعنی ئەوە بڕی وزەی دەرپەڕیوەکە چەندە 283 کیلۆ جوولە دەڵێ ئەو گەرمیەی بەرهەماتوە قوتابی ئازیز ئەو گەرمیەی بەرهەماتوە یعنی ئەو دەلتا H کە لە پرسیارەکەیە لە هاوچەکەیە یەکسانە بە کام لەمانە یەکەم دەڵێ ئایا یەکسانە بە گەرمی سووتانی CO باشە گەرمی سووتان دەبی 1 مۆڵ مادە لە کارکردوبی زایدەن ئۆکسجین بابزانین 1 مۆڵمان هەیە بەڵێ 1 مۆڵ ئۆکسجینیشم هەیە بەڵێ کەواتە وەڵامی ئەی ڕاستە بابزانین بی دەکاتە گەرمی پێکاتنی CO ئێکا CO پێکاتیا نەخێ CO2 پێکاتیا ئەوە هەو نییە باش دەڵێ دەکاتە گەرمی پێکاتنی CO2 یعنی ئەو دەلتا H یەکسانە بە دەلتا HFCO2 بابزانین یەکسانە ئاها دەین مەرجەکان بەبیر خۆم دەینمەوە مەرجت بەبیر خۆت نەیناوە غەڵەت دەکەی یەکەم دەبی 1 مۆڵ ئاوێتە لەبەر هەمبی بەڵێ 1 مۆڵە 2 دەبێت کارکردو توخمبی بەڵێ ئێستا ئەوە توخمە ئەی CO نەخێر CO چییە ئاوێتەیە کەواتە مەرجی یەکەمم هەیە بەس مەرجی دووەمم نییە دەڵێن دەلتا H یەکسان نییە کەواتە دەڵێ ئەو دەلتا H دەکاتە گەرمی پێکاتنی CO2 وەڵام دەڵێن یەکسان نییە چونکە CO ئاوێتەیە نابی ئاوێتە لە کارکردووە بی ئەدی دەکا گەرمی سووتانی کاربۆن ئێکا کاربۆن سوتایە CO سوتایە خۆ کاربۆن نەستەیە کەواتە وەڵامی ڕاست تەنها بریتە لە چێ بریتە لە ئەی بینە پرسیاری دووەم دەڵێ ئەوەی پەیوەندی بەم کارلێکەوە هەیە باشە کارلێکە چی دایتە من CO زایدەن 2H2 بوویتە میثانۆڵ زایدەن گەرمی دەڵێ ئەو گەرمیەی دەردەپەڕێت قوتابی ئازیز دەڵێ ئەو گەرمیەی دەردەپەڕێت دەکاتە کام لەمانە یەکسانە بەکام یعنی ئەوە گەرمیە دەرپەڕیە ینی دەلتا H ئەو دەلتا H یەکسانە بەکام لەمانە یەکەم ئایا ئەو دەلتا H دەکاتە گەرمی پێکاتنی CH3OH بڕۆ ئەگەر هەردوو مەرجی تێدا بوو بڵێ باشە مەرجی یەکەم 1 مۆڵ ئاوێتەیە لە بەرهەم بەڵێ مەرجی یەکەمی تێدایە توخمە بەڵێ ICO دەڵێم ئاوێتەیە کەواتە مەرجی دووەمی تێدا نییە کەواتە دەلتا H ناکاتە دەلتا H غەڵەتە بی گەرمی سووتانی COە ئەگەر CO بسووتێ دەبی CO زائدەن O2 بی کابزانی CO زایدەن O2 نەخێر CO زایدەن H2 کەواتە بیش هەڵەیە باشە ئەو گەرمیە دەکاتە گەرمی کالێک ینی ئەو گەرمیە
یەکسانە بە دەلتا H بەڵێ یەکسانە بە دەلتا H چونکە وزەیە گەرمی یعنی چ یعنی وزە کەواتە گەرمی دەکاتە وزە بەڵێ وەڵامی سی ڕاستە هەموو ئەمانە ڕاستن دەڵێن نەخێر ئەوە 2019 خولی دووەم ئەم پرسیارە هات بۆوە 2020 خولی یەکەم بابزانین 2020 خولی یەکەم چ دەڵێتن دەڵێ پرسیاری سێیەم دەڵێ لە کام لەم کارلێکانەدا یعنی لە کام لێچێک لەو کارلێکانە دەڵێ کارلێکەکە دەلتا H گەرمی کارلێک کە دەڵێ گەرمی کارلێک واتە ئەو دەلتا H دەکاتە گەرمی سووتان یعنی یەکسانە بە دەلتا HC بەڵام ناکاتە گەرمی پێکاتن یعنی دەلتا H یەکسان نییە بە دەلتا HF کەواتە لێرە دەبێ یەکسان بێ دەڵێ دەلتا H یەکسان بێ بە دەلتا HC بەڵام ناکاتە دەلتا HF لێچێک لەو کارێکانە باشە بەبیر خۆم دێنمەوە کەنجین دەلتا H یەکسانە بە دەلتا HC دەڵێن مامۆستا گوتی دوو مەرجە تەبی یەکەم مۆڵێک مادە بسووتێ مۆڵێک مادە بسووتێ چەند مۆڵ یەک مۆڵ زائیدەن چێم هەبی O2 باشە ئەوە سووتانە بەڵێ ئەوە سووتانە بەڵێ بەس ئەوە چەند مۆڵە ئەوە دوو مۆڵە کەواتە لێرە دەلتا H یەکسان نییە بە دەلتا HC کەواتەوە هەڵێ دوو لێرە سووتانە بەڵێ چەند مۆڵ سووتایە چار لێرەش دەلتا H یەکسان نییە بە دەلتا HC چووکە چار مۆڵ سووتایە ئایا ئەو کارلێکە سووتانە ئەوە هەر سووتان نییە کارلێکی سووتان نییە کەواتە قوتابی ئازیز چێ ماوە سی بابزانین ڕاستە چەند مۆڵ سووتایە یەک ئۆکسجینی شمەیە بەڵێ لەم کارلێکە دەلتا H یەکسانە بە دەلتا HC گازی نایترۆزین بەڵێ ئەو مەرجەی تێدا بەس بزانم ئایا ئەو مەرجەشی تێدایە دەڵێ دەچم ئایا یەک مۆڵ پێکاتە ناوەڵە دوو مۆڵ پێ ڕاستە کارکردو توخمە هەردووچیان توخمە بەڵێ مەرجی یەکەمی تێدا مەرجی دووەم ئایا چەند مۆڵ پێکاتێ دوو کەواتە دەلتا H یەکسان نییە بە دەلتا HFeNO هەردوو مەرجەکەی تێدایانە هەردوو مەرجەکەی تێدایە بۆیە دەڵێن وەڵامی ڕاست بریتە لە چێ بریتە لە سی کەواتە وەڵامی ڕاست بریتە لە سی بینە پرسیارێکی تر هەر ئەویش پرسیارێکی وزاری 2020 خولی دووەم پرسیار دەڵێ ئەم کارلێکە قوتابی ئازیز بە پێی کارلێکەکە بڕیاردە باشە دەڵێ ئەم کارلێکە دەڵێ ئێشت و زایدەنۆت و بوویتە دوو ئێشت و کارلێکەکەش بڕی ئەوەندە وزە دەرپەڕیا یعنی ئەوە دەلتا H لە بیری نەکەی و نیشانەکەشی سا لبە لە بیری نەکەی باشە هایدروزین چیراتە سوتە هایدروزین سوتە بەس چەند مۆڵ سوتایە دوو مۆڵ سوتایە گەدا لە دوو مۆڵ بسووتێ ئەوەندە وزە دەرپەڕی دەڵێ گەرمی سووتانی پێوانەی گازی هایدروزین چەندە وەرە قوتابی ئازیز دەڵێ دەلتا HC لە بۆ گازی هایدروزین چەندە بە دوو ڕێگەلوت حەلەکەم باجاری ڕێگەی دووەمت پێنەڵێم کە زۆر ئاسانە با ڕێگەی یەکەم بە پێی یاسا شیکاریکەین دەڵێن دەلتا H یەکسانە بە دەلتا HC جاران ژمارەی مۆڵی سوتاو باشە دەڵێن دەلتا HC یەکسانە بە دەلتا H لەسەر ژمارەی مۆڵی چێ مادە سوتاوەکە قوتابی ئازیز کا دەلتا H ئەوەتە دەلتا H گوتمان سالب یان موجب سالب 571.6 ئەدی چەند مۆڵ سوتایە ئازیزەکەم دوو دابەشیکە دەبێتە سالب 285.8 کیلۆجول لەسەر مۆڵ باشە ئەوەشمان زانی ئەوە ڕێگەی یەکەم کا وەڵامی ڕاست ئەی نەخێر بی نەخێر وەڵامی ڕاست بریتە لە سی ڕێگەی ئاسانتر ڕێگەی دومیشت پێ بڵێم باشە کا دەلتا H ئەوەتە دەلتا H قوتابی ئازیەکەمەوە دەلتا H لە بۆ چەند مۆڵ سوتایە لە بۆ دوو مۆڵ کەواتە ئەی لە بۆ یەک مۆڵی یەکسەر دەرێم ئەو ژمارە بە سالب دابەشی دووکە یەکسەر دەردەچی دەبێتە لە بۆ مۆڵەچی ئەی ئەگەر دوو مۆڵ سوتا ئەوەندە وزە دەرپەڕی
باشە ئەوەندە وزە دەرپەر ئەگە 4 مڵسوتا یەکسەر ئەو ژمارەی جارانی دویکە هەتا ببتە 4 جارانی دوی دەکەینە تا ببتە 4 ئاگا دار بە بچینە پرسیاری پێنجەم دەڵێ گەرمی پێکاتنی پێوانەی ئاوی شل دەکاتە سالب 286 کیلۆ جول لەسەر مۆڵ ئەوە گەرمی پێکاتن قوتابی ئازیزەکەم یعنی ئەوە دلتا HFی H2O'ە باشە ئەوە گەرمی کالێک بۆ سووتانی 2 مۆڵ لە هایدرۆزین بدۆزەوە باش ئێمە ئەگەر هایدرۆزین بسووتێ هایدرۆزین بسووتێ باش قوتابی ئازیزەکەم دەڵێ چێ 2 مۆڵ لە هایدرۆزین بسووتێ ئێرە دەبی دوو دانم چکە بۆ خۆی گوتیتی دوو وەرە ئەگەر هایدرۆزین بسووتێ چێت لۆ پێک دێ ئاو باشە پرسیار 2 مۆڵ هایدرۆزین بسووتێ هاوسەنجی کە 2 جاران 2 4 دووەچی لێرە دادنەی 2 جاران 2 4 2 جاران 1 2 کەواتەوە سوتا دەڵێ گەرمی پێکاتنی پێوانەی ئاوی شل دەکاتە ئەوەندا باشە چەند مۆڵ هایدرۆزین سوتایە ئێستا دوو بەس لە پرسیارەکەی ئەمن دلتا HFیدایە دلتا HF لە بۆ یەک مۆڵی دەکاتە چەند لە بۆ یەک مۆڵی دەکاتە سالب 286 باشە ئەی لە بۆ دوو مۆڵی ها فکرەکەی لە بۆ یەک مۆڵ لە بۆ مۆڵک یەک مۆڵ ئاو پێک بێ دەکاتە سالب 286 ئەی لە بۆ دوو مۆڵی جارانی دویکە دەبتە چەند دەبتە سالب 572 کەواتە مادەم وزەکەش دەرپەڕیوە لە لای بەرەم دەنووسم سالب دەڵێن چ 572 کیلۆ جول ئاها ئەوە پێکاتنی ئاوە بەڵام دوو پرسیاری تێکەڵ چێش کردیە مادەم پێکاتنی ئاوە ئەوەندە وزە دەرپەڕیە ئێوە سووتانی هایدرۆزینیشە کەواتە گەر 2 مۆڵ هایدرۆزین سووتا ئەوەندە وزە دەردەپەڕی ئەی مامۆستا ئەگەری مۆڵێک کەواتەوە دەلتایەچە کەواتەوە دەلتایەکی ئەو کارێکی ئاگادار بە ئەگەر دەلتایەچەکەم دەکاتە لۆ 2 مۆڵ ئاوی بەس لۆ سووتانی 2 مۆڵ هایدرۆزینی ئەینجا دەرێم دلتا H ناکاتە دلتا HC جاران ژمارەی مۆڵی سوتاو کەواتە ئەمن دەرێم دلتا HC گازی هایدرۆجین دەکاتە دلتا H لەسەر ژمارەی مۆڵی سوتاو مامۆستا ئەو ژمارەت لە چێینا ئەوە لێرەینەمان لە بۆ مۆڵەکی دەکات 286 ئەی لە بۆ 2 مۆڵ ئاوی دەکات 572 کەواتە وەرە 572 دابەشی دویکە سالب 286 کیلۆ جول لەسەر مۆڵ کەواتە گەرمی سووتانی ئەوە گەرمی کارلێک بۆ سووتانی 2 مۆڵ هایدرۆجین دەکاتە چەند لە بۆ یەک مۆڵی دەکاتە ئەوەندا ئەی لە بۆ 2 مۆڵی هەر هەمان ژمارە وەرە سالب 572 بەس ئاگادار بە ئەگە گۆتبای بۆ سووتانی مۆڵک ئاگادار بە بۆ سووتانی مۆڵێک ئەوە لە بۆ مۆڵێک ئەی لە بۆ 2 مۆڵ ئێستا ئەوە 2 مۆڵ سووتایە ئەوەندە وزە دەرپەڕیە ئەی مۆڵێک بسووتێ دابەشی دوی دەکەی کەواتە وەڵامی ڕاست ئەوە لە بۆ 2 مۆڵ دەکات سالب 572 کیلۆ جول لە بۆ چەند مۆڵی لە بۆ 2 مۆڵ لە ئاوی لە بۆ گازی هایدرۆجین بسووتێ ئەینجا دۆزینەوەی گەرمی کالێکمان هەیە قوتابیانی ئازیز دۆزینەوەی گەرمی کالێک دوو ڕێگامانەیە ڕێگای هیسمان هەیە و ڕێگای دلتا HFمان هەیە ڕێگای هیسیا شێواز پرسیار بە ڕێگای هیس دەقیاسە هیس کە زۆر گرنگە ساڵانە لە وزاری هاتووە دەڵێ دەقیاسە هیسیا دەڵێ گۆڕان لە ناوڕۆکی گەرمی ئاگادار بە گۆڕان لە ناوڕۆکی گەرمی یعنی چێ دلتا H گۆڕان لە ناوڕۆکی گەرمی کالێکێک بەهاکەی چییە جێگیرە گۆڕان لە ناوڕۆکی گەرمی کارلێکێک بەهاکەی چییە جێگیرە ئەگەر ئەم کارلێکە بە یەک هەنگاو یان بە چەند هەنگاوێک ڕووبدا باشە یعنی چ مامۆستا یعنی دەلتایەکی کارلێکێک مەسەرەن کردیە سالب 100 ئەو کارلێکە بە یەک هەنگاو ڕوودا بە چەند هەنگاوێک ڕوودا هەر بەهای دەلتایەکەی جێگیرە بۆ نمونە ئەمە کارلێکێکمانەیە دەڵێن ئەی کاکە بۆ بی دلتا ئێچی ئەم کارلێکە سالب 100 کیلۆ جولە ئەوە بە یەک هەنگاو ڕوودا ئەی بۆ بی هەمان ئەو کارلێکە وەرە دەڵێن ئەی بۆ سی دلتا ئێچەکەی دەکا سالب 20
دەڵێن سی بۆ دی دەلتا ئێچەکەی دەرێن دەکا سالب 50 کیلۆجول دەڵێن دی دەبیتە بی دەلتا ئێچەکەی دەکا سالب 30 کیلۆجول ئایا دەلتائێکی ئەی لە بۆ بی چەندە لەم امتحانی پێت بڵێ دەلتاەکی ئەی لە بۆ بی دەلتاەچەکەی چەندە با بزانین دین ئەمە کورتکردنەوە دەکەین تەماشا خەتەکی لە بنێرە دەدەین باشە سی لەگە سی دەڕوە دی لەگە دی دەڕوە چێ ماوە ئەی ماوە لەگەڵ چێ لەگە بیماوە وەرە ئەو ژمارانە یەک لە دوو یەک کۆبکۆ پرێ سالب 20 سالب 50 بەبێ حاسی بە چۆنەوە بەکاربنێ سالب 20 سالب 50 سالب 30 یەکسەر دەبێتە سالب 100 ئایا دەلتائێچەکە هەمان دەلتائێش دەرچۆ یان نا هەمان بڕ دەرچۆوە کەواتە گۆڕان لە ناوەڕووی گەرمی کارلێکێک بەهاکەی چییە بەهاکەی جێگیرە ئەگەر ئەم کارلێکە بە یەک هەنگاو ڕووبدا یان بە چەند هەنگاوێک ڕووبداتێن هەر دەلتائێچەکەی چییە جێگیرە ئینجا پرسیارێکی وزاریمان هەیە پرسیارێکی وزاری دەڵێت دەقی پرسیاری وزاری دەڵێ گۆڕان لە ناوەڕۆکی گەرمی هەر کارلێکێک بڕێکی جێگیرە ئەگەر ئەم کارلێکە بە یەک هەنگاو یان بە چەند هەنگاوێک ڕووبدا یالا گۆڕان لە ناوەڕۆکی گەرمی کارلێکێک بەهاکەی جێگیربی ئەگە بە یەک هەنگاو یان بە چەند هەنگاو ڕووبدا و دەقی چێیە دەڵێن دەقی یاسای هیسە ئایا گەرمی کارلێکە نەخێر یاسای هێنریە نەخێر گەرمی پێکاتنە نەخێر پرسیاری دەمانەیە پێداچوونی بن دەڵێ گرنگی یاسای هیسیە دەڵێ لە ژمێرکارێکی کیمیایەکاندا دەڵێ ڕێگەیەکە بۆ دۆزینەوەی دەلتائێش ئەویش بە کۆکردنەوەی بەهاکانی کارلێکەکانی تر یان هەنگاوە ناوەندیەکان دەدرێ دەلتائێکی هەنگاوە ناوەندیەکان کۆ دەکەینەوە دەبێت تۆی دۆزینەوەی گەرمی کارلێک قوتابیانی ئازیز تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ